بەڵایزان بەردەوام دەبین تەوەری دومی گفتوگۆکانمان دەست پێ دەکەین دیارە ئەم ماوەیە کە چاوی زۆر لەسەر قسە و باسکردن و واروها بابەتەکانی تایبەت باڵبژاردننی پەرلەمانی کوردستانە لەسەر ئەم بابەتە قسە و گفتوگۆ دەکەین ئایا تێبینیەکان لەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان چی دەبێت لە کاتێکدا کە کۆمیسیۆنی عێراق وادیەکی بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دیاری کردووە ئەمە لە کاتێکدایە کە لە ئێستادا کۆمیسیۆن خۆی خەریکی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانە لە وادەی کە دەستنیشانی کردووە لەگەڵ کۆتایی هاتنی با بڵێن کۆمیسیۆنی هەڵبژاردنەکە لەگەڵ کۆتایی هاتنی ئەنجومەنی پارێزگاکان کە هەژدەی 12 دەکات بۆ هەژدەی وادێکی زۆر کەم دەبێت تەنها 2 مانگ ئایا کۆمیسیۆنی عێراق دەتوانێت تەواوی ڕێکارەکانی هەڵبژاردن یاخود ئەو بابەتانی کە پێیوەستە بە هەڵبژاردنەوە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان جێبەجێ بکات و کاتێک کە بەپێی ئەو یاسای خۆی هەیە بەپێی ئەو وادەی بۆی دیاریکراوەکە لە 1 کۆمیسیۆنی عێراق تەمەنی کارەکانی تەواو دەبێت چارەنووسی هەڵبژاردننی هەرێمی کوردستان بەکوێ دەکات چەند بابەتێکی دیکە تایبەت بە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان هەیە گفتوگۆی لەسەر دەکەین بە میوانداری زۆر بەڕێز سەرباس محەممەد کا بەڕێزیان خاوەنی ماستەرن لە هەڵبژاردن کاک سەرباس سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان دیارە تێبینی ورد هەیە تایبەت بەم هەڵبژاردنە کە وا بڕیارە ئەنجام بدرێت بە شێوەیەکی گشتی ئەو تێبینیانی لەسەر هەن ئەگەر سەرتا لەوە دەست پێ بکەین لەو وادەی کە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەستنیشان کراوە و دیاری کراوە ئایا کۆمیسیۆنی عێراق فریا دەکەوێت؟ زۆر سپاس من پێشەوەی بچمە لای پرسیارەکەی بەڕێزت ئەمەوێت وەکو ڕۆژنامە نووسێک سەرەتا دەنگی خۆم بخەمە پاڵ دەنگی برا و هاوڕێ و هاوپیشەم کاکە شیروان شیروانی کە هەفتەی پێش و زۆر بە نادادی ڕاپێکی زیندان کرا بە 4 ساڵ زیندانی لەبری ئەوەی پایتەختی هەرێمی کوردستانەکەی من و کاکە شیروان شیروانی سەرانی بەعسی تێدا دادگایی بکرێ بەداخەوە ڕۆژنامە نووس و قەڵەم تیژەکان ڕاپێکی دادگایی ئەکرێ سەبارەت بە پرسیارەکەی بەڕێزێت نەخێروا دەکە یعنی 2 مانگ زۆر کەمە و بە پێی ئەو ئەزمونەی کە من هەمە لە کاری با بڵێن هەڵبژاردندا کۆمیسیۆن بە هیچ شێوەیەک فریا ناکەوێت لەبەرەوەی خۆتەزانی لە هەموو دنیادا ئامادەکاری بۆ ئینتیخابات بە تایبەتیش ئینتیخاباتی هەرێمی کوردستان کە ئەوە نزیکی 2 ساڵە بە سەوادەکەیدا تێدەپەڕێ و خەڵکی هەموو جیهان نەکار کوردستان چاوی لەسەرمی هەڵبژاردنەیە و ئەبێت بە شێوەیەک بکرێت کە با بڵێن پاک و بێگەر بێ کەم و کوڕی بێ بۆ ئەوی هەموو لایەنە سیاسیەکان قەنەعەت پێ بکە کە سیستەمی دیموکراسی لە کوردستاندا بەردەوامە و ڕەنگە قسەیەک هەبێ بڵێن هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ڕەنگە لە پارێزگای سلێمانی دهۆک و هەولێر نەکرێ بۆیە لە کۆمیسیۆنی بەغا لقیان هەیە لێرە لقەکان سەرپەرشتی ئەم کارەکەن بەڵام کارێکی وا گەورە وا زەخم بە لقی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق ناکرێ بەڵکو وەکو کاک عیماد جەمیل کە با بڵێن وتەبێژی کۆمیسیۆنی بەغایە یان بڵێن سەرۆکی تیمی ڕاگەاندنی ئەوەیە ئەو کۆمیسیۆنە ڕایگەیان کە هێشتا هیچ ئامادەکاریەک نەکراوە تەنها ئەوە کراوە کە دوێنێ و پێرێ با بڵێن ئەلانیان کردووە کە گوایە 3,600,000 دەنگ دەرهەیە باشە ئێستا چەندە مانگی چەنە ئێستا مانگی حوتە مانگی هەتا مانگی دوو ئێستا ڕابگەیەندرێت ڕەنگە لە یەکە با بڵێن 18 ساڵی ینی مافی دەنگدانیە بێ وانە خۆتەزانین هەرمی کوردستان ئەکسەرێتی بەروارەکە لە بەروی یەک جوانە مناڵەکانمان لەو کاتانەدا ڕەنگە یەکی 2024 18 ساڵیمان بۆ دروست بێت کە مافی دەنگدانیان هەیە ئێوە چۆن ئەلان نەکرێت بۆیە ئەمانە کورسن بەڕادەیەک و لە دەسەڵاتی شاندانیە بەو شێوە بڵێن ئێمە توانین هەڵبژاردن بکەین لەو ماوەیەدا باش دیارە هەروەکوی خۆت باست کرد کۆمیسیۆنی عێراق ئەو بیانووی هەیە کە لقەکانیان لە هەولێر و ناوچەکانی دیکەی سلێمانی دەتوانن سەرپەرشتی ڕێخستنی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان بکەن ناتوانن ئەزانیم سێکە هەواڵجان ینی ئەم لقانە با بڵێن دەسەڵاتیان مەحدودە بۆ نمونە ئەگەر تۆ بتەوێت ئاماری هەرێمی کوردستان وەربگری سەرەتا بێت ئاماری ژماری دانیشتوان وەربگری وانە ئێمە ئیشی چێ ئێمەشی وەزارەتی پلاندانانە وەزارەتی پلاندانانی ئێمە بە پێی دادگای بڕیاری کردبووە بە کاربێڕێکەر دادگای فیدراڵی و وەزارەتی پلاندانێنی بەغا خۆی مەشغوڵی انتخاباتی ئەنجومەنی پارێزگاکانە ئەمە ئەو تۆ بێ وەزارەتی پلاندانە بڵێ ئەوەندە ژمارە دانیشتوانی تایە پارێزگای سلێمانی هەولێر دهۆک
لەم ژمارە دانیشتوانە ئەمە دەشی مافی دەنگدانی هەیە ینی ئەوەت کرد خۆ ئەدی باشە کۆمسیۆن لە وەکوەزانن لە یەکی حوتە ینی ماوەی بەسەرچێ کۆمسیۆنی بەغامە بەسمە ئێ باشە تۆ تەسەور دەکەی لە کەش و هەوایەکی با بڵێ ناو پەرلەمانی بەغا کە کوتلەی سەدر ڕاستە لە پەرلەمان نەماوە بەڵام هێشتا کاریگەریەکانیەوەتان لە شەقامەکانە بینین تۆ تەسەور دەکەی بەو ماوە کورتە بتوانن کۆمسیۆنێکی تردانێن و سەرپەرشتی هەڵبژاردن بکەم پێم وایە ئەمانە ینی ڕەنگە نێتێکی تریشێ ئەڵێن ئەم کۆمسیۆنی ئێستا ئەمە ئەکا بۆ ئەوەی خۆیان زوو دەنگیان پێ بدرێتەوە بێنەوە سەر پۆستەکەی خۆیان ینی بە هەموو شێوەیە خراپە زۆر خراپە چارە نووسی کوردستان بەم شێوەیە ببێت باشە چەند بابەتێکی دیکە هەیە دیارەکە کۆمیسیۆنی ڕاغ لە ئێستادا داوای یاسای هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانی کردووە دەکرێت ئەگەر هەرێمی کوردستان ئەم یاسایە بنێردرێت گۆڕانکاری تێدا بکرێت یاخود بە دیوێکی دیکە هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان بە کام یاسایە دەکرێت ئایا وەکو 2010 یاخود بەپێی کۆتا هەڵبژاردن پەرلەمانی عێراق دەبێت ڕێک بیلفعل پرسیارەکەی ئێمەش ئەوەیە ینی تو سیریکە ئێستا وەکو زانن سەرۆکی کوتلەی ڕافیدین هەرێمی کوردستان و سەرۆکی کوتلەی یەکێتی نیشتمانی کوردستان داوایەکیان لە دادگای فیدراڵی تۆمار کردووە لەسەر یاسای هەڵبژاردنەکان بە تایبەت لەسەر مادەی 1 و 9 36 کە یەک باسی کورسیەکانی کورسی پەرلەمانەکە نۆ باسی بازنەکەکە و 36 باسی پێکاتەکانەکە باشە ئەمە تەمان لە هەشتی شەش ئەم هەشتی شەشە دادگا بڕیارەدا کە من پێم وایە لە 195 دادگاکە بەدڵی سەرۆکی فراکسیۆنی یەکێتیش بڕیارەدا کە ئەمە نادەستوریە و ناقانونی هەڵیشێوەشێنێتەوە ئەو کاتە ئێمە کۆمسیۆنی ئێمە هەڵوەشاوەتەوە پەرمانمان داخراوە یعنی هیچ شتێک نییە یعنی ئەی چێ بتوانێت دەستکاری یاسای هەڵبژاردنەکە ئێمە بکە حتممە ئەو کاتە دەرچەیەکی یاسایی بووەکرێتەوە کۆمسیۆنی بەغا سەرپەرشتی هەڵبژاردننی خۆمانەکە باشە ئەو دەرچە یاسایی چۆن دەکرێتەوە ئەخرچێکە هێشتا ینی ڕوون نییە ئایا کۆمسیۆنی بەغا چکە لەو کتابەی کە نردویانە بۆ سەرۆکی هەرێمی خۆمان لە حەفدەی تەموزی ئەم ساڵ تایدا داوایان کردووە یەک شتێک بگۆڕن کە هەرێمی کوردستان داوای کردووە کە کۆمسیۆنی بەغا چاودێری بکە ئەوان وتواتە نەخێر ئێمە چاودێری ناکەین سەرپەرشتی ئەەکەین باشە ئەمە یەک دوو داوای یاسای هەڵبژاردنیا کردووە بیرفعل من ڕاستە من کەسێکی قانونی نیم ڕەنگە زۆر خۆم لەو بابەتە نەدەم بەڵام دیارە ئەمان ئەتوانن دەستکاری ئەو یاسایە بکەن چکە هیچ حالێک نییە ینی سبوون منە ئەگەر لە ئەگەری ئەوەی کە هەشتی شەش با بڵێن کۆمسیۆن هین دادگای فدراڵی بڕیار بدە کە مادەی 1 و 9 و 36 نادەستوریە باشە ئەو کاتە چیەکە ینی تو یاسای هەڵبژاردن نامێنێت لە هەرێمی کوردستان ناچاری بەو یاسای حکوومەتی عێراق کار پێ بکەیت چکە لە حکوومەتی عێراق خۆ دەزانین یەک بازدەی نییە باشە لەو حاڵەتەدا چارەنووسی کۆمیسیۆنی هەرێم چارەنووسی کۆمیسیۆنی هەرێم هەر لە دوای ئەوەی کە پەرلەمان هەڵوەشایەوە ئەویش هەڵوەشایەوە ئۆتۆماتیکان بۆ لەبەرەوەی ئەبووە لە پەرلەمانی کوردستان دەنگی بە کۆمیسیۆنی هەرێم بدرێت وانە بەڵام نەدرا ئەوە نەکرا کە نەکرا دادگای فیدرالیش لە مانگی 5 پەرلەمانی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی بەناسایی لە قەڵمدا بۆ ێستا لە هەرێمی کوردستان نە کۆمیسیۆنمان هەیە نە پەرلەمانمان هەیە سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێمیش کاربڕێکەرن ینی باشە هەڵبەتە پێشتر باسی خەڵکمان کرد ئەوەیە کە یەکی با بڵێن حوتی یەک کۆمیسیۆنی عێراق تەواو وادی یاسایی خۆی تەواو دەکات دەکرێت بەو دەم و دەستە کۆمیسیۆن لە عێراق کارا بکرێتەوە یاخود ئەندام و دەستی تازەی بۆ هەڵبژێردرێت ئەم بابەتە چۆن کاری لەسەر دەکرێت لەم نێوەندەدا چارەنووسی هەڵبژاردننی هەرێم چی لێ بەسەر دێت ئەخر من ینی من مەسلەکەی من ئەوەیە ینی خۆی سەیریکە ئەوانەی کە سەرپەرشتی هەڵبژاردنەکەن من زۆر جار لە هەموو شوێنێکا ئەو قسەیەکەم حاکمن هین حەکەمن نەک حاکم ئەوەیە کە بۆ منە ڕەنگە حاکم بتوانێت من سزا بدا بە بێتاوانی یەک کەس تیا مەختور دەبێت بەڵام حەکەم چارەنووسی وڵاتێک لە دوو گۆڵیا زەربی سفرەکە بەڕای من کۆمیسیۆن حەکەمە یعنی ناکرێت چارەنووسی هەڵبژاردنێک بدرێتە دەست ئەگەر و نەگەر بۆ نمونە ئەمان لە حوتی یەکە وادەیان کۆتایی دێت یعنی من دڵنیاتان دەکەمەوە پەرلەمانی بەغا هیچ کاتێ بۆ ئاسانیە ناتوانێت ئەم کۆمیسیۆنە هەڵبۆشێنێت و کۆمیسیۆنی تردانێت چکە خۆ دەزانی لە عێراقا لانی شیعە سونە چ ناکۆکێکیان هەیە تەنانە شیعە بە شیعە سونە بە سونە ینی زۆر قورسە باشە ئەگەر بۆ نمونە هەتاکو هەژدەی دوو
ئەو وادەی کە خۆیان دیاریان کردو کۆمیسیۆن کاران نەکرایەوە چێ سەرپەرشتی بکە چێ دەنگەکان جیاکاتەوە باشە میهمترین شت لە دوای انتخابات سکاڵایە ئەی چه سکاڵاکان وەرەگرێ چێتانیان لێت ئەی چێ ڕوونیان نەکاتەوە یعنی بۆیە بەڕای من بەم شێوەیە ئێمە تەنها قەیران بۆ هەرێمی کوردستان زیاد دەکەین یەکشتی تر هەیە کاکە ینی ئەوان ئەڵێن هەژدەی دوو ینی لە هەموو ساڵێکدا من خەڵکی هەرێمی کوردستان بەشایە دەگرم هەموو ساڵێک لە هەژدەی دوو لە مانگی شوباتدا بەفر و سەرما و سۆڵە و جادەبەستن و با بڵێن هاتوچێ نێوان پارێزگاکان قەتعەکرێ ئێ باشە یعنی تۆ ئەگەر بۆ نمونە خەڵکی پێنجوێن بی فەڕەز نادەنگت لە سلێمانی بێ ئەی چیەکەی چۆن ئەگەی ئێ باشە من هەر بۆ بەرچاوڕوونی بەڕێزت من ماسەرنامەکەم لەسەر انتخاباتە لە پرسیارێکدا کە با بڵێن 45 پرسیارم لە 149 کەس کرد یەکێ لە پرسیارەکانەوە بوو ئایا چ شتێک هۆکارە بۆ سەرکەوتنی انتخابات یعنی لە 1970.3 خەڵک وتبووی زۆری بەشداری یعنی بەشداری هاوڵاتیان لە دەنگداندا ئەم زۆریە بەچێ ئەکرێ ئەگە تۆ بەفر بێ من نتوانم دەنگ بدەم بە تایبەتی خەڵکی ناوچە شاخەکانی چۆن هەڵبژاردن سەرکەوتووە بێ کەواتە دیسان هەدەینەوە سەر هەماشت خاڵێکی تر من حەزم کرد باسی کەم ڕەنگە جەنابەت با بڵێن پرسیاریەوە لێ نەکردم یعنی پەرلەمانی کوردستان ئەو سکاڵایی کە یەکێتی کردوێتی لەسەر ژمارەیە کە کورسی پەرلەمانی کوردستان 100 کورسی پێک هێندرێت 100 کورسی گشتی و 11 کورسی پێکاتەکان یعنی لە با بڵێن 19 چواری ساڵی 1992 ژمارەی دەنگدەرانی هەرێمی کوردستان باشە دەنگدانی گشتی خەڵکی گشتی ژمارەیان 1 ملیۆن کەس بووە 100 کورسی پەرلەمان هەبووە 5 کورسی کەمینە هەبووە ئێستا 2023 بە پێی ئاسایی کە خۆیان بڵیان کردوتەوە کە 3 ملیۆن و 641,566 کەسە 3 ملیۆن یعنی سێ بەرامبەری 92 دەنگدەر زیادی کردەوە وانە هێشتا پەرلەمانی خۆمان 100 کورسی بۆ دەنگدەری گشتیە 11 کورسی بۆ پێکاتەکان ئەمە قەدرێکی قورسە وەڵڵا قەدرێکی گەورەیە ئەنی تۆ ناکرێت ئەنی چاو لە هیچ وڵاتێکی دیموکراسی نەبووە تۆ لە 111 کورسی 11 کورسی بۆ پێکاتەکان کەمە نادادیە باشە کاک سەرباز بابەتێکی دیکە تێبینی هەیە لەسەر پارێزگای هەڵبجە لەم کاتتا ڕەنگە تەواوی حەقەکانی خۆی ئەگەر بێت و لەسەر سلێمانیش بێت ڕەنگە بۆ جۆرە نەتواندرێ حەقی تەواوەتی بدرێتێ لە هەڵبژاردنەکەدا ئەم زۆرم پێخۆش و باسیەوەت کرد بەڵێ لە هەفتەی پێشوو ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی فدراڵی داوای لە ئەنجومەنی وەزیرانی خۆمان وەزارەتی با بڵێن مختص کردووە کە سنووری جوگرافیای پارێزگای هەڵەبجە و یەکە کارگەڕیەکانی بۆ بنێرێ بە مەسی تەواوکردنی ڕێکاری کۆتایی پارێزگابوونی هەڵبجە خۆ دەزانی کە چەند مانگێک لەمە پێش لە پەرلەمان تەواو بڕیاردرا کە هەڵەبجە بێتە پارێزگای 19یەمی عێراق ئێ باشە ئەگەر تا ئەو وادەیەی با بڵێن تا ئەو ئامادەکاریانی کۆمیسیۆن کە ئەڵێن لەقی سلێمانی و هەولێر ئەیکا هەڵەبجە بوو بە پارێزگا ئێ باشە ڕاستە بالفعل دەنگیان نافۆتی ئەخرێتە سەر پارێزگای سلێمانی بەڵام ئەگەر من خەڵکی پارێزگای هەڵەبجە بم من زۆر هەز بە نامرتاحیەکەم کە خەڵکی پارێزگایەکەم نتوانم دەنگی لە پارێزگای خۆم بدەم ئێمەش هۆکارێکی ترە ئەمەش مشکلەیەکی ترە یعنی بۆیە باشترین حل دوو ساڵ ئەوە انتخابات ئێمە دو ئاخین بە بیانوی جۆر بە جۆر یعنی هیچی تێدا نیە لە مانگی دوو بگوازرێتەوە بۆ دوای ڕەمەزان وا بزانم 21 سێ ڕەمەزانە 21 چوار یەکی پێنج کاکە هیچی تێ ناچێت با هەڵبژانێکی بێکەم و کوڕی بکەین ئەو کاتە وڵاتانی دەستخۆشیمان لێ دەکەن ئەو کاتە لە بەهارە خەڵکیش دەتوانێت دەنگ بدە ئێستا بۆ نمونە من دوێنێ شەو شتێکم خوێندەوە لە با بڵێن لە پەیجەکانە گوایە سەرما و سۆڵا بیانوە هێننەوە و چوزانم ئەمان کاکە ناکرێت یعنی تۆ ئەبێ هەموو ئەگەرەکان هینکەی ئەوە دامانە لەو ڕۆژە زوقم بوو جا دەبەستی ئێخۆ هەڵبژانیش یەک ڕۆژە هەش بۆ شەشە ئەی تۆ کاتە چیەکەی کەواتە دەکرێت بڵین ئەگەر بێت و هەڵبژاردن بەپی ئەو وادی کە ئێستا بووی دیاری کراوە هەڵبژاردن بکرێت چارەنووسی هەڵبژاردنەکان بەکوێ دەکات دەکرێت بڵێ بەپی با بڵین ئەو شێوەیە دەبێت کە لە ئاستی چاوەڕوانی تۆی لایەنە سیاسیەکان و لاسی چاوەڕوانی هاوڵاتیاندایە نا بەتاکید نە بێگومان ئەزانی سەیریکە یعنی من حەزەکەم ئەمە با بڵێن ئەوانەی کە لە زیرەکی خەبیری انتخاباتن جوابی و پرسیارە بدەنەوە ئایا هەڵبژارد ینی کۆمیسیۆن ئەتوانێ ینی بە دوو مانگ هەموو ئەو ئامادەکاریانە بکە ئێکاکە خۆ هەر لەسی تۆماری دەنگدەران نییە یعنی دنیایەک ڕێکار و یاسا و شتی تر هەیە کە ئەبێت کۆمیسیۆن بیگرێتە بەر بۆی هەر هیچ نەبێ هەڵبژانێکی بێکەم و کوڕی بکرێن ئەمە یەک هێشتا نەیاسا دیاری کراوە نە سیستەمی بازنەکان دیاری کراوە نەمە چارەنووسی پێکاتەکان دیاری کراوە تۆمارێکی دەنگدەران بە شێوەیەکی کاتی دیاری کراوە
ینی هیچ شتێک نەکراوە ئەی چۆن ئەو ئامادەکاریان ناکرێت بڕای زۆر قورسە هەڵبەتە تێبینی لەسەر شێواز جیاکردنەوەی دەنگەکانیش هەیە ئایا بە ئەلکترۆنی دەبێت تێبینیەکان لەسەر ئەمە لەو وادەیەدا چی دەبێت ئەسەیریکە ئێمە هەمان ئەوەیە کە ئەڵێن ینی جاکردنەوەی دەنگەکان بە کۆمسیۆنێک ئەکرێ کە تەواو مێشکی ساڵ بێت تەواو نەک تازە لە هەڵبژاردنێکی تر نەجاتی بوو بێت ینی ئەبێت تۆ دانیشی ئەم دەنگانە جارێ هێشتا ڕێک نەکەوتون کە ئایا ینی وەکو ئیماجەمیلیش وتی بەڕێز ئیماجەمیل وتی تا ئێستا ینی یەکلا نەبووتەوە کە ئایا بەدەستی ئەکرێ یان هەردووچی یان بەس ئەلکترۆنی ئێمەش کارێکی ترە ینی هەڵبژاردن تۆ با بڵێن دەیان خاڵی بنچینەی هەیە بۆی ڕێگاکەی پێداوتی و بڕۆی ینی ناکرێت و ئەوە هەڕەمەکی بچیتە ناو ئینتیخاباتێک هۆکارە سەرێکێکە من وای ئەبینم کۆمسیۆن لە تاو ڕۆحی خۆی ئەوە بکە کۆمسیۆنی بەغامە بەسمە لەبەرەوەی حوتی یەک وادەیان بەسەرچێ یانوێ بەمە زووتر بەڵێ بەڵێ شتێکی ینی بەکەم و کوڕیەوە بکەن باشە لەسەر ئەو بودجەی کە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هێشتا دیاری نەکرا ئایا پەرلەمانی یان با بڵێن عێراق ئەو بودجێ دەستنیشان دەکات عێراق ئەو بودجەیە دابین دەکات یاخود هەرێمی کوردستان کە ئەمە یەکێکە لەو خاڵانەی کە بەڕاستی ئەگەر بودجێکی باشی بۆ دەستنیشان نەکرێت و دیاری نەکرێت ئەوە ڕەنگە ببە کەم و کورتی بەڕێوە بچێت سیکە لەو کتابەی کە با بڵێن لەو لایحەیە کە بۆ هەرێمیان سەرۆکاتی هەرێمیان نردووە داوای بودجەژەکەن ینی بڕی خەمڵێنراوە ینی من لە ڕاستیان نازانم ئێستا ئایا حکوومەتی هەرێم ئەو بودجەیەدا یان حکوومەتی بەغا چونکە بۆ نمونە ئێستا لە ئەنجومەنی پارێزگاکانی عراقدا پێویستیان بە 36 میلیۆن دلار ئەی لە حکوومەتی هەرێم ئایا ئێمە ئەدین ئەوە تا هێشتا بۆچی ئەم مانگەیان پێ نەدراوە چۆن بودجێ بۆ ئەوێ دیاریەکەن ئەمەش پرسیارێکی ترە بالفعل بەڵێ سپاس بۆ ڕوونکردنەوەکانت سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس بۆ سەرباز محەممەد کە بەڕێزیان خاوەنی ماستەر بوون لە هەڵبژاردن وەڵایەزان